دوو خوشک تەمان 22 ساڵ و 19 ساڵ بە دەستی براکەیان کوژران و دەنگۆی خۆکوشتنی بکوژیش هەیە. لە یادی 240 ساڵەی دامەزراندنی سلێمانی هەواڵێکی ناخۆش باڵی بەسەر ئەو شارەدا گرتو. ئەمەش دوای ئەوەی دوو خوشکی گەنج بە دەستی براکەیان کوژران و بە پێی زانیاریەکانی ڕووداوی کوشتنەکە بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی بووە. بە پێی زانیاریەکانی پەیامنێری پایتەخت میدیا لە سلێمانی هۆکاری کوژرانی ئەو دوو کچە لەلایەن براکەیان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بڕیار بۆ ڕۆژی دووشەممەی هەفتەی داهاتوو یەکێک لەو کچانە مارە بکرێت، بەڵام باوکو و براکەی ڕەزامەند نەبوونە و دژی ئەو هاوسەرگیریە بوونە. هەر لەبەر ئەم هۆیە میوەڕۆی ئەمڕۆ بکوژ چەکێکی کڵانشکۆف هەڵدەگرێت و کۆتایی بە ژیانی هەردوو خوشکەکەی دەهێنێت. سەرکەو ئەحمەد گوتابێژی پۆلیسی سلێمانی لەسەر ئەم ڕووداوە قسەی بۆ میدیاکان کرد و پشڕاستی کردەوە کە ئەم دوو کچە لەلایەن براکەیان کوژراون، بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە بکوژ دەستگیر بکرێت. تاوەکو ئامادەکردنی ئەم راپۆرتە هێزە ئەمنیەکانی سلێمانی نەیانتوانیوە بکوژ دەستگیر بکەن و بە پێی زانیاریەکان بکوژ ڕای کردووە بۆ دەرەوەی شار. ئەمە جگەلەوەی دەنگۆی خۆکوشتنی بکوژ بڵاو بووتەوە.